دوای ئاساییبوونەوەی دۆخی تەندروستی و ڕەوشی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان بۆ جاری دووەم و دوو پێشانگای نێودەوڵەتی لە شاری هەولێر کرایەوە لە 26 وڵاتی جیاواز و 100 کۆمپانیا ڕوویان کردە پێشانگاکە. پێشانگای یەکەم تایبەت بوو با کاڵا ئێرانیەکان و ڕاستەوخۆ لەلایەن سەرقونسوڵی ئێرانەوە سەرپەرشتی دەکرا. پێشانگای دووەمیش لەلایەن کۆمپانیای هایتێکسەوە سەرپەرشتی دەکرا کە ئەم کۆمپانیایە تایبەت بوو بە تەکنەلۆژیا و بە گرنگترین پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا. سەرقونسوڵی ئێرانیش دەڵێت کردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە دەتوانێت یارمەتی پێشخستنی ئاڵوگۆڕی بازرگانی و پەیوەندیە ئابوووریەکان لە نێوانی هەردوو وڵاتدا بدات، چاڵاکیە بازرگانیەکانیش بەرەو پێشەوە ببات. من امروز خیلی خوشحال هستم واقعا از این زۆر خۆشحاڵم بۆی ئەم پێشانگایە کراوەیە و تیایدا توانای باش نمایش کران. ئێمە دەبینین پێشانگای تایبەتی کۆماری ئیسلامی ئێران لە بواری پیشەسازی و پێداویستی بیناسازی کردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە دەتوانێت یارمەتی پێشخستنی ئاڵوگۆڕی بازرگانی و پەیوەندیە ئابوووریەکان لە نێوانی هەردوو وڵاتدا بدات، چاڵاکیە بازرگانیەکانیش بەرەو پێش ببات. لە پێشانگاکەدا کەلوپەلی باشیان هێناوە کە هەر لە سەردانی کارێک دەخاتە ژێر کاریگەریەوە، بە تایبەت لە بواری فەرش و مادە کانزاییەکان و بیناسازی و مادەی خۆراکی. هەرزانی بابەتە ئێرانیەکان و بەرزی کوالێتی وای کردووە توانای بەهێز لە ڕکابەریکردن بداتە بەرهەمەکان بە جۆرێک بتوانێت لە هەرێمی کوردستان و وڵاتانی ناوچەکە کاریگەری دابنێت. توانیمان دەست بکەین بەکردنەوەی پێشانگاکان. ئێمانجی ڕابردوو پێشانگامان هەبوو کە یەکەم پێشانگا بوو ساڵی 2021، ئەمڕۆژ کە دووەم و سێم پێشانگامان کردەوە. پێشانگاکەمان تایبەتە بە پێشانگای تەکنەلۆژی کە 26 وڵاتیدا بەشدارن لەگەڵ 100 کۆمپانیای. پێشانگای سێمیشمان کە ئێستا پێشانگا ئێرانی پێ دەڵێن ئەمڕۆ 6 کۆمپانیا تێدا بەشدارن کە تەواوی کەلوپەلەکانیان ئێرانیە. ئێمە بەڕاستی هەوڵ دەدەین زیاتری پێشانگا بکەینەوە لە هەولێر لە ئەو ساڵ کە بتوانین بە جۆری توانمانەوە 6 پێشانگای کەمان گرێبەستمان ئەنجام داوە. ئێمە دەمانەوێت بەڕاستی بەردەوامی لە کردنەوەی پێشانگا بۆی سوودێکی زۆر باش هەبی بۆ هەرێمی کوردستان و بۆ تەواوی عێراق، چونکە کردنەوەی پێشانگا و هاتنی کۆمپانیاکان کۆمپانیای باش بە کوالێتی باش کاریگەری یەکجار باشی دەبی بۆ هەرێمی کوردستان. خاوەنی کۆمپانیاکانیش دەڵێن ئەم جۆرە پێشانگایانە گرنگی تایبەتی خۆی هەیە، بە تایبەت بۆ ناساندنی کەلوپەل و کاڵا خۆماڵیەکان. هاوڵاتیان و خاوەن پرۆژەکانیش دەتوانن ڕاستەوخۆ سوود لەم جۆرە پێشانگایانە وەربگرن. دیارە گرنگی ئەم جۆرە پێشانگایانە لە هەر بوارێک بێت، چه تەکنەلۆژی بێ چه بوارەکانی تری کردنەوەی پێشانگای نێودەوڵەتی بێ، کاریگەری و گرنگی خۆی هەیە لە ناساندنی ئەو بەرهەم و کاڵایانەی کە ئێستا لە کوردستاندا بوونیان هەیە، یا ئەو وەکالەتانەی کە ئێستا لە کوردستاندا بوونیان هەیە، یا ئەو بەرهەمە خۆماڵیانەی کە لە ناو کوردستاندا بەرهەم دێنن. دیارە بۆ ئاشنابوونی ئەو بەرهەم و ئەو کاڵایانەی کە ئێستا لە کوردستاندا دەفرۆشێن و خەڵک بەکاری دێنێ، کۆکردنەوەی ئەو بەرهەمانە لە پێشەنگایەکی ئاوادا بۆ خەڵکێک کە سەردانی پێشەنگایەکە دەکات زۆر گرنگە، ئاشنا دەبێت بەو بەرهەم و پێو پێداویستیانەی کە پێویستێتی لە ڕۆژانەدا بەکاری بێنە و لێرە دیارە بەرکەوتەی ڕاستەوخۆی دەبێت و دەتوانێت زانیاری زیاتر وەرگێ، ڕاستەوخۆ لەگەڵ وەکیل و لەگەڵ شەریکاتەکان لە کۆنتاکت بێ و ئەو زانیاریانی کە پێویستێتی ئاسانتر بەردەستی دەکەوێت. بەشداریکردن لەو پێشانگایە لە بۆ هاوڵاتی ئەوەیە کە دەبێت ئاشنا دەبێتن بە ئاخرین تەکنۆلۆژیایی کە حالیان لە کوردستان و لە عێراق بەردەستە و بۆ کۆمپانیەکانی شارهەوە ئەمە دەتوانین تازەترین بەرهەمەکانی خۆمان بە خەڵک بناسێنی و خەڵک دەتوانێت ڕاستەوخۆ بێت و سەردان کات و ئاشیا تازەکانمان ببینێت. ئێمە وەکو کۆمپانیای خۆمان ئەستاوین ئۆفەرێکی تایبەتمانداناوە وەکو پێشانگا و کەسانێکی سەردانی وەکو بڵێن کۆمپانیای ئێمە بکەن لێرە، ئەمە کارتێکی تەخفیزاتیان دەدەنێت کە دەتوان لە شەریکە بە سەعی جوملە ئەشیاکان بکڕن. کردنەوەی پێشانگاکان بۆ کاری بازرگانی کاریگەری ڕاستەوخۆی دەبێت بۆ جوڵەی بازار. هاوڵاتیانیش دەتوانن ڕاستەوخۆ بۆ کوڕینی پێداویستەکانیان سوود لەم پێشانگایە وەربگرن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.